بینەرانی بەڕێزی تلویزیونی کۆمەڵە هاتوونێتەوە خزمەتتان لە بەرنمەیەکی تر لە بەرنمەکانی تەندروستی. لێرەوە کاتێکی باش بۆ هەموو بینەرانمان لەلایەن خۆم و باقی هاوکارانم ئاواتەخوازم هیوادارم کە مەجالتان بێت بۆ ئەو بینینی بەرنمەی تەندروستی ئەم جارێشمان. بینەرانی خۆشەویست، بەرنمەی پێشوومان لەسەر دوپامین و سێرۆتونین بوو کە ئەم دوانە وەکو دوودانە پەیغامن، دوودانە پەیغامبەرن کە حاڵاتی ئینسان نیشانەدان، مرۆڤ نیشانەدەن، بەڵام ئەو حاڵاتە حاڵاتێکی خۆشی و شادیە. بۆ وێنە ئەگەر کەسێک شارەمان کرد کە دوپامینی کەمتر بێت، حاڵەتێک لە پەژارە و خەم بە پێو دیارە، هەروەها سێرۆتونینیش. بەڵام چەند پرسیارێکی گرنگ بوو کە مەجای بەرنمەکەمان ئیجازە نادا ئەوانیشە مەترەحکەین، بۆیە لە درێژەی ئەو بەرنامە دامان ناوە کە لە بەرنمەی ئەم هەفتەمان پێشکەشی ئێوەی بەڕێزیکەین و دوای تەوابوونی ئەو بابەتە بابەتی تازە کە لەسەر کاریگەری خەوی کەم لەسەر ئەو کەسانێک کە نەخۆشی میگرنیان هەیە، کە سەرێشەیە ئەو سەرێشەی میگرنیانە هەیە، ئەویش لێکۆڵینەوەیکی تازەیە. دیارە پێشتریش لێکۆڵینەوەخانێکی تر کرابوو، بەڵام ئەمە تازەترە، کەمێک دامنێ ئەو تاقیقاتیانە بەرفراوانتر کردوێتەوە. ئەگەر لەسەر بابەتی یەکەمی بەرنمەکەمان بڕۆین، لە دوپامین و سێرۆتونین وتمان کە ئەمانە دیارە ئەحساساتی یا هەستی مرۆڤەکان نیشانەدەن، بەڵام ئەوە نییە کە حاڵەتێکی فیزیکیان بێت وەکو ئەعساب کە ئەو پەیامگەرە ئەنێرن، ئەمانیش پەیامەنێرن، بەڵام ئەو پەیامگەریانە بە شێوەی شیمیاییە یا فعل و انفعالاتێکی شیمیاییە کە نێرۆن یا ئەو خانگەر مێشکە ئەم دوانە ئازاد دەکات. تەفاوتێک کە هەیە لە دوپامینە، دوپامین هەمووی لە مێشکە ئازاد دەبێت، بەڵام سێرۆتونین 10% لە مێشکە هەیە، 90% ها لە ڕیخۆڵە، بەتایبەت لە ڕیخۆڵەی بوچکە لەوێ ئازاد دەبێت، کە بۆ هۆیە و لەوێ ئازاد دەبێت لەسەر ئیشتیهات دەورە بینێت، یارمەتی دەرە بۆ ئەوەی کە حەزمی ئەو خواردنانە کە هانە ناو ڕیخۆڵەکانە ئاسانتر بێتەوە، و هەروەها هەر خەلەلێکیش لە کەموزیایی ئەتوانێت هۆکار بێت بۆ سکچون و قەبزی یا ئیسهاڵ و یەبوسەت. بەڵام دوپامین نەخشی هەیە لە تەعادڵە، یعنی ئەگەر تەنزیمەکەی لە تەنزیمی لەشە ئەگەر تێک بچێت، بۆ وێنە لە تەعادڵە و کەسن لاروسەنگەکەوێت، ئەوەی کە بەسەر پاوە وەستا بێت، تووشی سەرگێژا بێت، ئەو حاڵەتگەریە بەخۆی و ئەبینێت. هەروەها ئەویش هەست نیشانات، ئیحساس نیشانەدات. لە بەرنامەی پێشوومانەکە لەسەر ئەوەی کە کەم بە چه حاڵەتگەرێکی هەیە یا زۆر بێ، یا ئەوەی کە باڵانسەکەیان شێوگێ بەیەکە تەوزیحاتێکماندا. چەند پرسیارێک هەیە کە باوە، یەکێکی ئەو لەو پرسیارگەرە ئەوەیە کە ئەڵێن کە ئایا دوپامین و سێرۆتونین واقعاً مرۆڤ شاد دەکات، یانێ شادکەرەوەی مرۆڤن. ئەمە لە ئەسڵە خەڵک واڵێن کە ئەمانە هورمونگەر شادی بەناو هورمونگەر خۆشی مەشهورن. ئەوەیە کە وایە ئەمانە ئەو دەور و نەخشا بینن کە ئەو کەسانێک کە ئەم ئەحساسی خۆشی و شاییان بێت، ئەم نەخشی ئەم دوودانە نیشانەدات، بەتایبەت دوپامین، کە هەم ئەوێتەوە کە حاڵەتێکی خۆشایەند و خۆش بە ئینسان دەستپات، سێرۆتونینیش هەروە باوجود ئەوەی کە 10% لە مێشکە هەیە، ئەمانە نەخشیان هەیە لەوەی کە خەموکێ یا ئەفسردگی کەمەوە بکەنەوە،
دڵە ڕاوکێ کەمەوکەنەوە بۆیە بۆ هۆیە و کە ئەمانە چۆن ئەو حاڵەتیانە هەست کەم دڵ ڕاوکێ لە ناوە بن هەم ئەوەی کە خەموکی یا ئەفسوردگی دژ بەوەنە بۆ هۆیە و ئەمانە بە هورمۆنگەر شادی ناسراون بەلای خەڵقیەوە. دوپامین هەروە هەستێکی خۆ باشیش ئەدات بازێک کات کە ئینسان ئەحساس ئەکات کە شادە وزەی هەیە ئینرژی هەیە ئەوە ئەتوانێت دەوروونەخشێ بێکە دۆپامینەی بینێت. پرسیارێک تریش کە هەیە ئەوەیە کە ئایا دوپامین و سیرۆتونین ئەتوانن هۆکار بن بۆ ئەفسوردگی یا خەموکی؟ احتمالی هەیە ئەم دوانە یانی دوپامین و سیرۆتونین هۆکاری سەرەکی ئەفسوردگی نەبن، بەڵام ئەو کەسانێک کە تاقیقەکەن ئەو محققانە خۆیان لەم باوەڕە هەن کە نەبوونی تعادڵ ئەو تەوازنیانە شێوگێت یانە لە میزان تەبیعیەکەی کەمەوە بێتەوە ئەتوانێت دەوروونەخشی بێت لەوەی کە نەخۆشی ئەفسوردگی یا خەمۆکی ڕووبداتدا مرۆڤ. بەتایبەت لە دوپامینە کە ئەگەر ئەو میزانیە تێک بچێت ئەتانێت هەم نیشانەکانی ئەفسوردگی خۆی خاتە دەرەوە. هەموو کەسانە ئەحساسێکی بێتەفاوەتی بڵێن بێتەفاوەتیان هەیە، کەسانێک کە ئەتان بڵێن دەموچاویان حاڵەتێکی سەردی هەیە، هیچ حاڵەتێک بۆ شادی بۆ غەیرە شادی بۆ ئەوانە نیشان نادا کە ئەوانە ئەتوانێت دەوروونەخشی هەر ئەو دوپامینە بێ بەتایبەت دوپامین کە چونکە ئەو انتقال پەیامگەر عەسەبیە خۆی یەکێکە لە سەرچاوەکانی نەخۆشی ئەفسوردگی کە ئەوە ئەتوانێت دەوروونەخشی ئەم دوانە بەتایبەت دوپامین لێرە نیشان بە. پرسیارێک تر کە هەیە ئەوەیە کە ئەڵێن یەک کەس چۆن ئەتوانێت دوپامین و سیرۆتونینی لە لەشیە زۆر بکات ئیزافەی کات. دیارە ئەو دەرمانانەی کە هەند لە بازار بەناو دەرمانی دژە ئەفسوردگی دژە خەموکی زدە ئەفسوردگی ئەناسرێن ئەمانە ئەو دانەی لە خسڵەتەکانیان ئەوەیە کە تەرەشحی هەم دوپامین هەم سیرۆتونین زیاکات جیا لەوە ئەوە ڕێگەیەکی دەرمانیە، بەڵام ئەوەی کە بین ڕەوەشێکی تەبیعی باسکەین ڕژیم خواردنێک کە متعادڵ بێت، یعنی ئەو ڕژیم خواردنە متعادڵ بۆ مەفهومە کە ڕژیمێکی وا فرە سەنین و چەور نەبێت کە ئەو کەسە ئەحساس بە ناڕاحەتی بکە، ئەوە خۆی ئەتوانێت ڕژیمی خواردنێکە مێوە و سەوزەجاتی زۆر بێت، ئەوە خۆی ئەتوانێت دەوروونەخشی بێت. لە ئیسلاحیش ئەڵێن کە ئەو خواردنانەی کە تریپتۆفانن، یعنی تریپتۆفان ئەو پرۆتئینەسە کە حاڵەتی نەقل و انتقال بۆ لە بین عەسەبەکانە ئەنجامەدات. بەڵام ئەگەر پرسیار کردێ کە باشە چه غەزاگەرێک تریپتۆفانن، بامەکان ئەڵێن کە بامەکان دیارە هەر بام یا بامی زەوینی گوێز ئەوانە ئەتوانێت جزء ئەو موادە تریپتۆفانە بێت کە نەخشی بێت لەوەی کە دوپامین و سیرۆتونین زۆرتر تەرەشح کردن. هێلکەی مریش دەوروونەخشێکی تایبەتە بینێت. لە ناو سەوزەجاتیشە سپێناخ یا ئسفناج یەکێک لەو خواردنانەیە کە تەسیرێکی 100% تاقیق کراوە مثبت هەیە لەسەر تەرەشحی دوپامین و سیرۆتونین، بەتایبەت دوپامین کە ئەو حاڵەتی شادی و شاداویە بە ئینسان دەسات. جیا لە خواردن و خۆراکەکان کە بەناو تریپتۆفان بوو، بامەکان یا هێلکە یا سپێناخ، ڕەوشکەرێکی تریش سفارش کراوە. یەکێکی ئەوەیە کە وەرزشکردن جوڵەکردن خۆی ئەتوانێت بێتە عامڵێک بۆ تەرەشحێک لە ئەنازە بەدەری تەرەشحێکی زۆرتری دوپامین.
مدیتیشنیش کە هەیە و مدیتیشنە ئەو وەردشکارێکە کە تقریبا هەم جسم هەم زێنی دەکات تەقویەتەکان بۆ نمونە یەکێک لە شوێنێکی ئارامت دانیشێت بێدەنگت دانیشێت عەزولاتی ماسولگەکانی لەشی شلەکاتەوە چاویە بەسێ ئەو ماوەی دانێ بیر لە هیچێک ناکاتەوە نەدەنگی موسیقایەک تێت ئەوەی کە وەکو یوگا ناسرێت تقریبن ئەوانە حرەکاتی مدیتیشنیان پێڵێن کە بۆ تەقویەتی زەینە جیا لەوانیشە خەوە کەسێک ئەوانەی کە خەوی میزانیان بێت ئەوە لەسەر تەرەشحی ئەو دوانە دەور و نەخشی هەیە و هەروەها ئەڵێن کە ئەو کەسانەی ئەگەر شتێک ئەزانن کە ئەلاقییان هەبێ عشقیان هاپێ خۆیانی لەگەڵا دەرگیرکەن بۆ وێنە کەسێک کە حەز بە گوڵکاری و گوڵ و دار و گوڵەکات خۆی بەوانە سەرگەم کا یار ئەلاقەیەکی تری هەیە نەقاشیە یا هەر شتێک ئەگەر خۆی بەوە دەرگیرکە ئەوەیشە ثابت کراوە کە دەور و نەخشی هەیە لەسەر تەرەشحی دوپامین و سێرۆتونین بەتایبەت دوپامین. بینەرانی خۆشەویست لێرە ئەو بەحسەی کە درێژەی بەحسی هەفتەی پێشومان بوو تەواو ئەبێت دینە سەر بابەتی تازەی بەرنامەی ئەم هەفتەمانە کە ئەویش تاقیق و لێکۆڵینەوەیکی تازەیە کەم تاقیقە پێشتریش کرابوو بەڵام ئەوەی کە ڕێز بکرگێتەوە پەرە بدرگێت ئەو دادەکانی پێشوو بێنە بەرچاو چەی کەمە زیای بکەن کە من لە درێژێ بەرنامەکانم عەرزی خزمەتان نەکەم تاقیقاتەکە ئەوەی نیشاندا لەسەر ئەوە تاقیقیان کردووە کە چلۆن خەوێکی کەم لە شەوە ئەتوانێت هۆکار بێ بۆ سەرێشەی بەیانی ئەو کەسانێک کە نەخۆشی میگرنیان هەیە یان ئەو کەسانێک کە خەویان کەم بێت لە شەوە بەیانی ڕۆژی دواتر ئایا سەرێشەکەیان هەیە یا نییە ئەم تاقیقە لەسەر ئەوە کراوە. من ئەگەر بە ئەوەی کە هەنگاو بە هەنگاو لەسەر ئەو تاقیقاتە چم هەر چاوی خشنم بە ئەو نەتیجەی ئەو راپۆرتە ئەو گزارشە کە دراوە و لێرە من پێشکەشی ئێوە بەڕێزان یەکەم ئەوێت کە تاقیقاتی ئەم مطالعە زۆرتر لەوە بوو کە ئایا پەیوەندیک هەیە لە بین کات و زمانی ئەو سەرێشە ئەو کە بە حملەگەر میگرێنیە ئەوە کە کەسێک سەرێشە میگرێنیە هەموو کاتێک ئەو سەرێشەیە نیە بە حمڵەی میگرێنی ئەناسرێت جاروبارت هەیە بۆ ئەو کەسە. ئەم تاقیقاتە لەسەر ئەوە کراوە کە ئایا ئەوانەی کە خەویان کەمە و بێتەوە ئایا کاتی بۆ وێنە شاید کەسی لە مانگێکە یەک جار دوو جار کەمتر یا زۆرتر تووشی ئەو حمڵاتە ئەو حملەگەر میگرنیە بێتەوە. ئەم تاقیقاتە لەسەر ئەوە کراوە کە ئەگەر کەسێک خەوەکەی کەمە و بێتەوە ئایا ئەو سەرێشەی میگرنیە ئەو ماوە ئەو زمانە کەمە بێتەوە لە نێوانی ئەم تاقیقاتە لەسەر ئەوەیە. جیا لەوەیشە سەطحی وزە یا کەیفیەتی خەوەکە یان لە نەزەرە گرتووە. پێشتریش ئەڵێت کە تاقیقاتی کرابوو تەیید کرابوو کە محققەر تریش تاقیقیان کردو ئەوانیش لەو باوەڕە بوون کە ئەتوانن ئەو زمانە درێژترە وکەنەوە یعنی ئەو کەسانێک تووشی سەرێشەی میگرنیە ون تووشی ئەو حمڵەی میگرنیە بنەوە ماوەکەی درێژترە وکەنەوە لە ماوەیەکی کەمتر چونکە ئازارەکە ئازارێکی زۆرە عەزیەتیانەکە بۆ ئەوەی کە کەمتر لە عەزیەت و ئازارە من دیارە تاقیقاتەکە لە ئامریکا کراوە ئەو ئامارەی کە ئەوان دەخێقە خۆیان ئامارەکە ها لە بەردەستیانە ئەڵێت ساڵانە میلیۆنها کەسمان تحتاسیر ئەم حمڵەگەر میگرنیە قرار ئەگرن لە ئامارێکە لە وڵاتە یەکگرتوەکان هەیە ئەمریکا هەیە ئەڵێت کە تقریبا 37 میلیۆن نەفەر هەم گەورەساڵ و هەم منداڵ لە ئەمریکا ئەم سەرێشە گەرە تەجروبەکەن کە سەرێشەگەرێکی سەخت و ئازاریشان زۆرە.
ئەڵێ کە ئەم حملاتە میگرنیە کە دێت ناتەوان کنە بۆ وێنە کەسێک کە حملەکەی بۆ تێت ئەگەر لەسەر کارێکە بێت حتممە ناتوانێت درێژە بەو کارە بێت حتممە نابێ بۆ ماوەیەکی کورتیش بوو درێژکێش لە شوێنێکی تاریکە ئیسراحەتێ بکات تا ئەو حملە کەمەوە بێتەوە ئەو شدەی شدت ئەو ئازارە کەمەوە بێتەوە. ئەم متاڵعاتە کە ئەم محققانە خۆیان ئەنجامیان داوە ئەڵێت کە متوەجی بووین ئەو کەسانەی کە شەوی پێشووی ئەو خەویان کەمەوە بووە و خەوەکانیانیان کەمەوە کردو بووە و دەرسەدەکە 22% زۆرتر لە معرەزی حملەگەر میگرنیە بوون. بۆ حسابە کە ئەمان کردویانە شتەکە مثبت بوو کە یانە کەسێکە خەوی کەم بێت ئەو خەوە کەم خەویە ئەتوانێت یەکێک لە هۆکارەکان بێت کە بۆ وێنە بەیانی ئەو کەسە تووشی حملەی میگرێنی بێت. ئەڵێت کە ئەو حملەی میگرێنیە لە هەموو ئەو کەسانێک کە میگرنیان هەیە وەکو یەک نییە لە فەردێکەوە بۆ فەردێکی تر لە کەسێک بۆ کەسێتر نیشانەکانی جیاوازە باوجودەوە ئەو هەموو نیشانەگەریانە ئەو جیاوازیگەرە بۆ وێنە کەسێت شاید ئەو سەرێشەی میگرنیە بێت ڕشانەوەی نەبێت هێڵنج لێدانی نەبێت بەڵام کەسێکی تر میگرنی هەیە ئەو سەرێشە کە تێدا و حملەی میگرینە لەگەڵ هێڵنجدانە ئەتوانێت خۆی نیشاندات. ئەڵێت کە حملەکان میگرێنی ئەو نیشانەگەرە کە هەیەە سەرێشەکە لە بەشێک لە کاسەی سرە لە گشت کاسەی سەر نییە بەشێکە یعنی لایک لەسەر ئەتوانێت دەرگیر ئەو ئازارە بێت هەروەها هێڵنج لێدان حاڵەتی تەحەوە و هەروەها حساسیت بە نور و ڕۆشنایی ئەوە لە خسڵەتگەری سەرێشەی میگرێنە کە ماوە هەیە ئەم حاڵەتگەرە ئەم سەرێشە مەسن لایک لە سەرێشێت تا 3 ڕۆژ درێژای کێشێت تا دوایەوە ئازارەکە کەم نامێنێت. ئەمان نووتویان کە لە حاڵێکە دەواگەری وەک توپاماکس و ئیمترکس هەیە لە بازاڕە بۆ ئەوەی کە ئەم ئازارگەرم سەرێشەی میگرنیە کەمەوە بێتەوە بەڵام 100% تەسیری و کاریگەریان نییە. دەواکان هەن لە بازاڕە بەڵام ئەو دەواگەرە 100% کاریگەریکی 100% یانە بۆیە ئەو تاقیقاتە هەروە درێژەی هەیە کە یەکێک لە تاقیقاتان تاقیقاتەسە کە ئێمە تاقیقاتێکی تازەیە لێم بەرنامە پێشکەشی ئێوە خۆشەویستان یەکەین. ئەڵێت کە ئەو وەسایلە کە ئێمە بەکارمان بردووە ئەوە بووگە کە ڕەدیابی ئەمە کەسانمانە کردووە کە حمڵی میگرنیانە نەخۆشی میگرنیان هەست بە چه ڕەدیابیان کردگە بەو سعاتگەرە سعاتگەرێکا لە بازارەکە بە سعاتگەر هوشمەند ئەیان ناسن ئەو سعاتگەرە جیالەوە ئەو کەسە نیشانەدات کە لەکوێ ئەژیت تەنزیماتێکی هەیە کە ئەتوانێت ئەو کەسە تەنزیمات خەویشی دابنێت بیخاتبان تەنزیمات خەوی بەیانی هەڵئەسێ لە خەو خۆی تواشا کاتزانێ خەوەکەی چۆن بوو بە چنێکی مفید بوو بەسن چنێکی ئەو خەوە مفید و واقع قەراری نەگرگە جیا لەوەشە کەسانێکیان بووگە کە وەسڵ بوون بە دەستگاگەری ترەوە کە خەو ئەنازەگرێت یا ئەنازەگەری خەوە ئەوانیشیانە بەڕەسی کردگە کە لەم دوو شێوە ئەم حقیقەرە لەو وەسایلیشە وەسایلگەرێکی ئەمڕۆین کەڵکیان وەرگرتووە. لەم متاڵعە تازەیە 477 کەس بەشدار بوون کە جوانترینیان 7 ساڵ تەمەنی بووە و ئەو کەسێشە کە زۆرترین تەمەنی بووە بە تەمەندتر بوو کە 84 ساڵ تەمەنی بووە. لەم 477 کەسە 291 کەسیان ژن بووە 186یان پیاو بوون لە ڕەگەزی پیاو بوون. میگرن بەداخەوە ئەوەیە کە نەخۆشیکە لە ناو ژنانە زۆرترە. ئەڵێت دانێت لە تەفاوت و ویژگی و تایبەتمەندیەکانی ئەم تاقیقاتە ئەوەیە کە تاقیقاتە پێشوەکە متاڵعە پێشوەکە زۆرترین ڕەگەز ئەتایم بڵێن تا 99% خانمان بوون ژنان بوون بەڵام لێرە پیاوانیشیان بەشدار کردووە بۆ ئەوەی کە
ئەو تاقیقاتە دیارە تاقیقاتە پێشوەکە بەشداربووانی پیا و زۆر کەم بوون ناوە تاقیقاتە، بۆیە لەم تاقیقاتە ڕێژێ بەشداربووانی پیا و زۆر بەرچاوە، یعنی 1986 پیا و بەچاو ئەوەی کە 291 خانمن ئەوە لە بەرچاوە بگرین کە ئەم نەخۆشینێکیش کە لە ناو ژنانە زۆرترت لە چاو پیاوان. ئەڵێت کە ئەو کەسانێک کە بەشدار بوون دەفتەرێکیشیان پیاندا و دەفتەرەکە ئەڵبەتە کاغەز و خوتگار نەبوو، هەروو جەدوەلگەرێکە بە ئینترنێت ئەێنێنە بۆ ماڵە و وتیان وەزعیەتی عاتفی خۆتان ئەحساساتی خۆتان ناو ئەو دەفتەرە یادداشت بکەن، گزارشەکان ئەوەی کە بە عاتفە حاڵەتگەریان هەیە ئەمانە بوو کە ئسترا بوو دڵڕاوکێ هەیە بوویانە نیان بووە، خۆڵق و خۆیان چۆن بووگەن، ئەو ڕۆژە شاد بووگەن، خەمگین بووگەن، تووڕە بووگەن، ماندوو بووگەن، ئەو حاڵەت ڕۆژانە وزەیشیان چۆن بووگە، ئێنەرژیەکەیان چۆن بووە، ئسترسیش کە دڵڕاوکیە بووگیانە یانە حتممە لە جەدوەلگەرێکە کە پیانیان داوە وتیان ئەگەر ئەوانیشتانە بوو لەو ماوە ئەوانیشمانە بۆ سەبتکەن کە ئیتر ئینترنەتی ئەڕواتە بەردەستیان. ئەڵێت کە ئەو کەسانێکە بەشدار بوون کەیفیەتی خەویان ماوەی خەویان بۆ ئەپلیکیشنگەرە کە بوویان یا بە موبایل یا بەو ساعتە گزارژیان کە ساعت گەریشەکە هاوڕێ هاوکاریش نیشانی داد هەیە هەر وەکو موبایلەکەی یعنی هەر موبایل لەسەکە ها لەسەر ئەوە بەو کەیفیەت خەوە ئەمان ئەو کەیفیەت خەویانە نیشان داوە. کەیفیەت خەویش بۆ وێنە من ئەگەر پاراگرافی باسکەم لێرە شارێکی کەم بە زوانێکی سادە بۆ وێنە کەسێک ئەخەوێت ئەو کەیفیەت خەوە حاڵ دەرەجەبەنی هەست خەو ڕێمی هەست نان ڕێمی هەست بۆ وێنە ئەو کەسە چەند سعاتی ها لە حاڵەتی ڕێمە یانێ ها لە خەوێکی ئەمێقە بازێک کەس ئەو ماوە زۆر کورتە یانە خەوەکەی هەروەکو ئەوەیە کە هەر خەویشی نەکردوێت داشڵاکی خۆی بەیانی هەڵەسێت هەر هەست بە ماندوویەتیەکات باوجودەوە کە شاید حەفە ساعتیش خەوتوێت بەس ئەوە خەوە کەیفیەتەکەی لەسەرەوە نەبووگە ئەو کەسە هێشتا هەست بە ماندوویەتیەکات ئەوەیە کە ئەو وەکو ئامیانەکەی کە باواژە خەوە قرس ئەو بەشە قورسیە ئەم کەسە تێپەڕ نەکردگە خەوێکی سەتحی بووگە ئەوەیە کە بەیانیەکەی هەڵەسێت هەست بە ماندوویەتیەکات ئەوەیە کە ئەو کەیفیەت خەوە کە ئشارەی پێکەن ئەمان ئەو حاڵەتەسە. ئەڵێت ئەم شێوە ئیجازە ئەدا کە ئەوان تەفاوەتەکانیش ببینن یعنی ئەوەی کە خۆیان چۆن بیرەکەنەوە ئایا خەو و کەیفیەت خەوەکەیان چۆنە ئەو دەستکات چیان پێڵێت بۆ وێنە کەسێکی حساسەکە کە ناخەوەکەی باشە کەیفیەت خەوی باشە بەڵام دەستکاکە ئەڵێت تو خەوتویت ئاگات لە هیچ نییە هەمووی ئەنازەگیری کراوە ئەوەی کە ئەو تەفاوتگەرە نیشانە بە هەروەها ئەو کەسانێک کە ئەگەر تووشی حمڵی میگرنی بوون ئەوەیشە حتممە گزارشیان کردووە جا ئەم تاڵعاتە چەندێ توولی کێشاوە خۆی وتمان ئەو سەرشی میگرنیە هەموو کاتێک نایێت هەفتەی شاید جارێ بێت شاید دەمانگە جارێ بێت ئەوانەی کە بەشدار بوون لە متاڵعاتە 2 هەفتە تواو ئەو دادەگەریانە سەبت کردووە ئەو خەوی شەوانیانە لەژێر چاودێری و کنترۆل ئەو دەستگاگەرە بووگە کە بە شێوەی ساعت و موبایل ومانە بووگە کە 2 هەفتە درێژەی کێشاوە ئەو کەسانیش کە تاقیقیان کردووە تەجزیە و تەحلیلی ئاماری ئەو بەڕەسییان کردووە ئەوەی کە هاتووەتە دەست ئەڵێن کە خەوی زەعیف ینی ئەو خەوەی کە کەیفیەتێکی باشی نەبێت هۆکارێکە بۆ ئەوەی کە خەتەری سەریشەی میگرن بڕواتە سەرەوە ئەمان بە متاڵعە ئەم پەیوەندیانە نیشانداوە کە خەوی زەعیف یا خەوی کەم ارتباتێکی مستەقیمی هەیە لەگەڵ زۆر بوون کە زۆر بێ یانە ماوەکە کورتترە بێتەوە کە سەرێشەیەک تا سەرێشەیەکی تر میگرنی لەو حاڵەتان نەتیجەکە مثبت بوو ینی دەور و نەخشی هەیە ئەڵێت ئەو کەسانەیە کە هەستیان نەکرد کە کەیفیەتی خەویان ها لە خوارەوە 22% زۆرترین احتمال ئەوەیە بوو کە میگرنەکە ئەو ئێش میگرنیانە ڕۆژی دواتر بێت ئەو کەسانە کە خۆشیان هەستیان کردو کە شو باش نەخەوت و خەوەکەم کەفیەتی خراوەترە
بەڵام ئەمە تەسیرێکی نەوە لەسەر سەرێشەکە کە ئەگەر لە عسر یا لە عسر دوانی وەڕۆکە بێت تەسیرێکی لەسەر ئەوەنەوە بەش باوکو زۆرترین تەسیری لەسەر سەرێشەی میگرنی بووگەکە بەیانیەکەی دەست پێکات. ئەڵێت کە چەند نمونەیەکیشیان هەڵگرتووە کە بە دەستگاگەرێکی مجاهد چۆن دەستگاگەری تر هەست خەو ئەنازاگرێکە ئەوە ئەبێ حتممە بڕن مرکزگەرێک بە مرکز خەو ئەناسرن لەبێت ئەخەون شەوێکە مێنە و وەکو نەخۆشێک چۆنەچێتە بیمارستان لەسەر تەختی بیمارستان ئەمێنێ ئەمەش شوێنگەرێکە لەسەر تەختە ئەخەون دەستگایکیان پێ وەسڵەکەن ئیتر بەهۆی ئەوەی کە ئایا ناڕەحەتی قەلبی بێت ئاپنەی بێ یان نەفەسی بێت ئۆکسیژنی پێ وەسڵەکەن کە بزانن بۆ وێنە چەندێک قەت ئۆکسیژنی هەست لە ناوخەوە هەوای پێ ناگەیت ئەو حاڵەتەکە خڕەخڕکات ئەمانە ئەوانە کولەن ئەنازاگرێت چەند کەسێکیشیان هەڵبژاردە بوو کە وتویان ئەگەر ماوە و کاتیان هەیە بێن لەوێش لەژێر چاودێری ئەو دەستگاگەرە بن کە دەستگاگەرێکی خەوسەنجن خەو ئەنازاگرن. ئەوەی کە نەتیجەی کولی تاقیقاتەکە بێت ئەڵێت کە ئەوانەی کە ڕۆژی پێشوویشی ئینەرژیکی کەمتریان وزەیەکی کەمتریان بووگە ماندوو بووبن ڕۆژی دواتر ناو ڕۆژ کە ماندوو بووبن ئەم ڕۆژەکەی تریەوە جیا لە خەو ئینەرژیشیان ئەنازە گرتووە وزەیان ئەنازە کردووە ئەو کەسانەی کە بۆ وێنێ ئەمڕۆ ماندوو بووگە وزەی نەوگەونە ئەنرژیکی نەبووگە بۆ فعالیت لە کارە بۆ ڕۆژی دواتر تەجروبەی ئەو حمڵەگەر میگرینیانە بووگە دەرسەدەکەشی زۆرە یعنی 16%. ئەڵێت کە ئەگەر کەسەکەیش ئسترسیشی بوێت ئەو دەرسەدا ئەتوانێت فرەتر بواتەبان جیا لە سەرێشە ئەوانەی کە هەم ئینرژیان نەخوارەوە بووگە هەم ئسترسیشیان بووە تا 70% لە عسر یا دوانی وەڕوە تووشی ئەو سەرێشێشە بوون. ئەوێت بەڵام هیچ پەیوەندیگیان پەیان نەکرد لە بین مەسایلێکی خوڵقی وەکو خەموکی وەک ئەفسوردگی یا ئەوەی کە دڵە ڕاوکیەکە لە سەرەوە بێت لەگەڵ ئەفزایشی چوونە سەرەوەی تووشبوون بە میگرن. خۆشبەختانە ئەڵێت ارتباتێکی وانیە کە کەسێک بەفر سەرێشەی میگرنی بێت حتممە ارتباتێکی هەیە بە خەموکی یا ئەفسوردگی یا دڵڕاوکی و ئسترس و ئستراب هیچ ڕەبتێکی بەوە نییە. دیارە لەگەڵ چندانە متخەسیسی مەغز و عسابیشە کە هەم بەشدار بوون لەو تاقیقاتەوە هەمیش بەشدار نەبوون تاقیقیان کردووە ئامارەکانیان یاوە بەردەستیان کە لە کول لە ئەوان ئەڵێت کە ئەم تاقیقاتە ئەوە نیشان ئەوە بۆ کەسانی کە تووشی نەخۆشی میگرنن سەرێشەی میگرن هەن ئەوە نیشانەدات کە ئەتوانن هەم ئاگاهیان نسبەت بە خۆیان بڕواتە سەرەوە هەم توانن باشتر مدیریت و بەڕێوبەری ئەو شرایطە بکەن کە کەمتر لە ماوەگەرێکی درێژ ماوەترە تووشی سەرێشەی میگرنی بن ئەوە توانێت بەرەو تەندروستێکی باشتر چاک بوونەوەیکی باشتر یعنی ئەو ماوەگەرە زۆرترە و کەنەوە بۆ ئازاری کەمتر کێشن توش بێت. مریکا گانس کە یەکێکە لەوانەزە کە خۆی دکتورێکە بەشدار بووگە لە بەشی خەویشە مەغز و ئاساب و خەوە کارەکات ئەڵێت کە ئەو شتانەی کە ئێمە دۆزیمانەتەوە لەم تاقیقاتە لەو ئامارێکە هاتووە دەدەستمان دەور و نەخشی ڕیتمگەر شەوانە ڕۆژیش لە سەرێشە نیشانەدات. ڕیتمگەر شەوانە ڕۆژی وەکو ئەوەی کە و کەسە چەندێ هوشیارە چەندێک ساعتە لە خەوە حاڵەت خەواڵویی چەندێکە ئشتەهای گەرمای لەشی ئەوانە ڕیتمگەر شەوانە ڕۆژی پێ ئەڵێن. ئەڵێت کە ئەمانە دیارە جیا لە ئەتوانێت لە مواردێکی تریشە تەسیر دابنێ وەک ئەوەی کە لەسەر مشکڵاتی حافزە بۆ وێنە کەسێکە هەمیشە خەواڵوو بێت ئەتوانێت لە داهاتووە جیا لەوە تەنیا لەسەر سەرێشەی میگرینی لەسەر ئەوان نیشە تەسیر دابنێت.
یەکێکی تر لە ئەو کەسانی کە بەشدار بووە دکتۆر مارک برویشنە کە ئەڵێت ئەم تاقیقاتە وای نیشاندا کە تقریبا نیمێ لەو کەسانی کە تووشبووی میگرنن ئەو ڕیتمە ئەو تەنزیماتە تقریبا شەوانە ڕۆژیت وەکو یەک بوو بە یعنی سەرێشەکە لە ماوەیەکی میزانە ڕوویداوە. مەبەستی ئەوەیە کە ئەگەر ڕیتمەکە دەستی نەخواردوێت ئەگەر ئەو ڕیتمە فەرقی نەکردوێت ئەو بۆ وێنە 10 شەو جارێک 2 شەو جارێک ئەو کەسە توش سەرێشەکاوێت ئەو حمڵی میگرنیە بۆ تێت تووشی ئەو حمڵە نابێت. ئەڵێت کە اختلالێ تریشمان هەیە وەکو خەلەلێکە کە لە فازی خەوە هەیە ئەوە کە ژینێکی خاصە ژینێکی خاصە کە نەخشی هەیە ئەوێتە عامڵ ئەوە ژێشێ تاقیقات لەسەری کردێت ئەو جێنە یا ئەو ژێنە ئەڵێت کە ئەو کەسانێک کە نەخۆشی میگرینیانە جنێکی خاصیش هەیە کە ئەمانە معموڵەن زووتر لە کەسانی تر ئەڕن بۆ خەو ئەڕۆن و زووتریش لە خەو هەڵەسن ئەوە کە ئەو کەسانێک کە میگرنیان هەیە ئەڵێت کە دەور و نەخشی یەکدانە ژن هەیە کە ئەتوانێت ئەبێ ئەوەیشە مورد بەڕاستی قەرار بگرێت. ئەڵێت کە بۆ وێنە ئێمە ملاتونی نین بە نەخۆشەکان بۆ ئەوەی کە خەویان باش بێت ئەو کەسانێک کە میگرنیان هەیە وەکو پێشگیری ملاتونی نیشانیان ئێژن شەو بۆ وێنە ئەو ملاتونی دارویکی خەوە کەسە ئەخوات ئەخەوێت بۆ ئەوە کە احتیماڵی تووشبوون بە حمڵەی میگرنی لە ڕۆژ دواترە بەری پێ بگرن. ئەڵێت کە ئەوە نەتیجەی مثبەتی داوەتەوە کارازمایەکی باڵی نییە بەڵام نتیجەیەکی مثبەتی هەیەمە و کارگەرە هەرەکەین و هەروەها ئەم خۆی بڕوای واسە کە ئەم تاقیقاتە ئەتوانێت یارمەتی دەربێت بۆ ئەوەی کە دەرمانگەرێکی تر دەرمانگەرێکی باشتر دروست بێت بە دوایە بچین کە بدرگێ بۆ کەسانێک کە میگرنیان هەیە بۆ ئەوەی کە ئەو حاڵاتی حمڵەگەریانە کەمە بکەنەوە. هەروەها ئەم مارک بریشنە دکتۆر مارک بریشنە ئەڵێت کە ئەوش کە لە ڕیتمگەر شەوانە ڕۆژیە هەیە بۆ ئەوە میزان بێت خواردنێکی مناسب ئەوەی کە غەزاگەر چۆر و سەنگین و قرس نەخوان وەرزشکردن جوڵەکردن ئەوانە ئەتوانێت ئەو تەنزیم ڕیتم شەوانە ڕۆژی یارمەتی دەربێت بۆ سەرێشە کە ئەو سەرێشە دیارە لێرە سەرێشەی میگرن مورد باسە کەس بەڵام سەرێشەیەکی تریژەیە کە بە سەرێشەی خۆشەیی ئەناسرێت ئەو سەرێشە کات هەیە وەک هۆشەیەتر وەک هۆشەی ترێ لە چەند جێگە و لە مشک لە ناو کاسەی سرە ئەو ئازارە هەستی پێکردێت. دکتۆرێتر کە بەشدار نەبوو بە وا ئەڵێت کە بەناو دکتۆر گەی ئەڵێت کە ڕیتمگەر خاصمان هەست لە سەرێشە کە ئەتوانێت ئەو چرخەی خەوە تەسیر دابنێت لەبانی یانێ فراوتری کات یا ئەگەر خەوێک باش بە کەیفیەتێکی باشترەوە بێت ئەو سەرێشەگەرە کەمترۆ کاتەوە کە ئەم سەرێشەگەرە ئەوەیژێت کە خەو ڕیتم خەو دەور و نەخشێ لە سەر سەرێشە کە ئەتوانێت لەسەر سەرێشەی میگرنیش هەر ئەو دەور و نەخشێ بێت. ئەڵێت بۆیە ئەو کەسانەی کە میگرن تەجروبەکان میگرنیان هەیە ئەبێت ئەهمیەتی بێداشتی خەو ئەوانە بزانم مەبەستیانەوە کە خەوێکی هەم ئەوەی کە کەیفیەتی لەسەرەوە بێت هەم تایمەکەی زەمانەکەی میزان بێت ئەو 7 تا 8 ساعتە لە شەوانە ڕۆژە کاڵێت ئەوانە ئەتوانێت دەور و نەخشێکی مثبەتی بێت لەسەر سەرێشە یانێت باشترۆ کاتەوە. هەر شارەکات ئەڵێت کە ڕاگررتنی بەرنمەیەکی خەوی هەم کافی بێت زۆر مهمە بەتایبەت ئەگەر هەست کراکە ماسوولکەکانی لەش گیراون هەست بە ماندوویەتی کرا ئەبێت شرایطێک فراهم بێت کە ئەو کەسانە بتوانن ئیسراحەت بکەن و بخەون بۆ ئەوەی کە
ئەم استراحەتکردنە لە هەموو نەخۆشکەرێک کە سەرێشەیان هەیە، چه سەرێشەگەر درێژخایەن یا موزمێن، چه سەرێشەی خوشەیی یا ئەو هۆشەیە یا ئەم میگرنە ئەتوانێت دەور و نەخشی بێت. ئەو دکتۆرگەیە خۆی شاری پێکات، ئەڵێت کە ئەم تاقیقاتیشە کە لێرە کراوە ئەتوانێت هەم یارمەتی دەربێت بە دوو کەس، یەکی بە ئەو کەسانێک کە لەسەر نەخۆشی میگرن تاقیقەکەن، بە دوواداچوونەوەکەن و هەر ڕۆژ شتێکی تازە هەم لەسەر ئەو نەخۆشی ئەو حملەگەر میگرنە بەدەستێرن، و هەم بۆ ئەو کەسانەی کە میگرنیان هەیە ئەتڵاعاتێکی تازەتریان پێبات بۆ ئەوەی کە کەیفیەت و سەعات و میزانی خەوەکەیان تا چه ئەنازەیەک بوونە سەرەوە ئەتوانێت دەور و نەخشێکی موسبەتی بێت لەسەر ئەو حملەگەر میگرنیە، یعنی ماوەکانیان درێژترە و کاتەوە ئێتر چۆن ئازاری هەیە و کەسانەکە تووشی سەرێشەکە بن حتمما نابێ شوێنێکی تاریک بێ، بڕۆن استراحەتێک درێژ کێشن بخەون، ئێتر چەند دقەیەک چەند سەعاتێک تا ئەو حملە کە ها لە ئەوجا بسرەوێتەوە بنیشێتەوە. ئەوەیە کە ئەم تاقیقاتە ئەوەی ثابت کردووە کە خەو ئەتوانێت تعداد دەفعات ئەو حملەگەرە ئەوەی کە ماوەیەکی زوو ڕوونەدات کەم و کاتەوە. بینەرانی خۆشەویست، لێرە شاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەمان تا بێگەیشتنەوەمان لە بەرنامەی داهاتووی بەرنامەی تەندروستی. هەم خۆم هەم هاوکارانم ژیانێکی پڕ لە تەندروستی و شادی و بۆ هەموو لایەکتان بە ئاواتەخوازی.